ساوتان لەبێ لەگەڵ کاک پەیمان حەیدەری ڕابەری ئاخێزی کوردەوارین سێ پرسیارمان هەیە لەبارەی ئەم بارودۆخەوە پێم وابێ هەر سێ پرسیارەکە یەک لە یەک گرنگترن و شاوترین کەسیش کە وەڵامی پرسیارەم دادەوە کاک پەیمان حەیدەریە. کاک پەیمان خۆشحاڵین کە ئەم دەرفەتت بۆ ڕەخساندین. سێ پرسیارەکەشمان ئەمەیە، ئەم شەڕە بووە کرا چۆن وەستا پێ براوە بوو؟ سەرەتا بەر لەوەی کە جواب ئەم پرسیارتە بدەمەوەشێ بزانین کە ڕووداوەکانە سەر زەوی کە ڕوئەدات ئەگەر تۆ دەستگاهێکی نەزەری و دەستگاهێکی چەمکیتنەوێت و نەتوانی بیان خوێنیتەوە لە یەکیان بدەیتەوە ئەو جار ئاڵۆز و پەرش و بڵاوە بێت. هۆی ئەم مصاحبەیە کە جەنابەت لە منی ئەپرسی و میدیاگەلی تریش کەسانی پسپۆڕ ئەوەن و کە گویا ئەم اتفاقانە بخوێنەوە هەرەوەسە ڕووداوەکان ئاڵۆزن، کەس نازانێ بەرەو کێوەڕام مەبەست چییە بۆ دەرەنجامەکە ئەبێ بەوە و چۆن سەر لەمە دەرتێرێ. لە دیبەیتەکانە پێشووترەوە و لە مصاحبەکانە پێشووترەوە من کۆمەڵێک گریمانەم وت، کۆمەڵێ مقدمەم وت. سەبەبی ئەوە بوو کە من نەمگەرەک بوو بە حکم قسە بکەم، نەمگەرەک بوو وەکو ئەقڵیەتێک کە ئەقڵیەتی نەقلیە لە کۆمەلگای ئێمە بووە بە باو، یعنی تۆ بە قالە باقر و قالە ئەسقەر و قالە مارکس و چوزانم قالە هایدیگەر حکم بدەی و حجەت تەواوکەی. من ویستم بە داڕشتنە و بە هاوردنە کۆمەڵی ئارگیۆمنت بزانین ئەم فەزا چۆن فەزایەکە. سەرەتا بە ئاوای باس بکەم. ئەوەی کە ئێمە پێمان وایە یاڵاتە متحیدەی ئەمریکا وڵاتان ڕۆژ ئاوایی دوژمنی گێڕانەوەیەکن لە حاکمیەتە ئێرانی، ئەمە غەڵەتە. لەبەر خاتری ئەوەی کە ئێمە پێ کاتەی دەوڵەت ناناسین، دیاردەی مۆدەرنە دەوڵەت ملت ناناسین، نازانین تۆ بۆ خاتری ئەوەی کە مؤسساتی دابنی، شار دابنی، قەڵەمڕۆیە بەدەستبێنی، تۆ دەبێ کەڵەکەبوونێکی سەرەتاییت هەبێ. ئەگەر ئێمە ئەمانە نازانین ئەو جارە ئەڕۆینە ناوە چیرۆک و کتێب. بزانن ئێمە ئێشە یەکشت بزانین دائیمەن تحقیقاتی علمی گرانن. مەسەڵەن تۆ بۆ خاترەوەی بزانی نەخۆشیەک بۆ دروست ئەبێت دەبێت میکرۆسکۆپت هەبێت، لەبت هەبێت، لابراتوارت هەبێت، دانشمەندت هەبێت، پارە سەرفکەی تا تۆ بزانیت عاملی ئەم نەخۆشی کەوتووەتە گیانە چییە. بەڵام ئەگەر تۆ نەتگەرەک بێ وەها هەزینەی بکەیت چون حەقیقەت زۆر گران قیمەتە، تۆ تێ چیرۆکێک دروستەکەی. چیرۆکەکە ئەمەسە ئەوە مێردە زمە دەسی لێوەشان دەگە، چیرۆکەکە ئەمەسە ئەوە ژانوبای کردگە، چیرۆکەکە ئەمەسە هاڵ بردیگێسیوە. تۆ یە مەوجودێ دروستەکەی بە ناوی جادوگەر و یە شتێک دروستەکەی بە ناوی سپای ڕەشایەتی و ئەم سپای ڕەشایەتی ئەخەیتە ئەستۆی ئەوەی کە ئەمە قەرەچەکان وایان کرد، یەهودەکان وایان کرد، موسڵمانەکان وایان کرد. کەواتە تۆ ئەزانیت دەواازەی درۆکردن زۆر ئاسانە، بەڵام دەواازەی دۆزینەوەی حەقیقەت زۆر سەختە، هەر بۆ یە حەقیقەت گرانە. ئێستا ئەو کەسێک کە گەرەکە مصاحبە گوێبات حتمما عادەتی کردگە بەوەی کەس دقیقەیە، 2 دقیقە، 3 دقیقە وەڵامی وەربگرێ. بەڵام ئەم سۆشیال میدیا کەسایەتی وەکو ئێوە کارێکی کردگە کە ئینسانێک بتوانێت ساعەتها گفتوگۆیەکی دروست و حسابی بۆ کەسانێک گەرەکیان لەم کۆمەلگا بەرچاوڕوونێکی دروستیان بێ ئێرا بدەن. خب ئەرێوە چ بوو ڕاستی؟ بە ئاوا پرسیارکەین لە ناو زەهنە ئەم مردمە. هاش و هوش یاڵەتە متحیدەی ئەمریکا لە ڕژیمی شیعەی یاخی ئێرانی وەڕەزە گەلێکێ کۆی کاتۆ ئەو جۆری سەدام حوسێنی کۆ کردەوە. ئێران دوژمنی ئیسرائیلە و هاتووە ئیسرائیل نابوود کە. ئێمە چۆن ئەم دوژمنایەتی ئەبینین بە ڕۆخاندنی بیناکان و ساختمانەکان؟ ئێمە چۆن ئەمە ئەوێنین؟ ئێمە دەریافتێکی سەتحیمان هەست، بەڵام لە پڕێکە. دووکە ئێران وتی من وەڵام ئەدەمەوە، من وتم جمهوری ئیسلامی ئەگەر گەرەکی وەڵام بداتەوە ئەم درۆزنە ئێشێ 200 مارێزی ئەمریکایی بکوژێ. کەژی دۆناڵد ترامپ وتی لەگەڵ قەتەر ڕێکەوتوین، ئیعلامیان پێمان کردووە 6 ساڕۆخ بەهەنێرن چۆڵمان کردو، ساڕۆخێکیش بە بەرزەمین نەکەوتووە. کابرای ئێرانیش هاش و هوشەکە و عەدو نازانم فڵانە چت، ئەوە ناومان ناوە نازانم چییە فەتح. دێ ئەم کۆمەڵە شانۆگەریە کە کریا بوو بەچی لە پڕێکا دۆناڵد ترامپ بەجێ ئەمەی وەڵام بداتەوە هاتە دەرەوە وتی خوا هەڵی ناگرێ و ئەو ئاگر بەسە و تەواو بوو چوو پەیکاری. باشە ئەم خەڵکە وەکو گێسکەکەی هەیاسە خاص دەفعێ لە ڕیئەکەی دەفعێ چاخیەکەی ئێشە چی بخوێنێتەوە؟ لە ڕاستیدا
ئەوەی کە ئیسرائیل هات و ئەمبازیەی کرد لەگەڵ ئەمریکا قوتارکردنەوەی ئیسرائیل بوو لە قەیرانێکە ڕوبەڕوویەتی قوتارکردنەوەی ئێران بوو لە قەیرانە بنەڕەتیە دەوڵەت میلەتە ئێرانی دەوڵەت میلەتە ئێرانی قەیرانە بنەڕەتیەکی هەست قەیرانە بنەڕەتیەکەی چییە؟ دەوڵەت میلەتە ئێرانی بە پێچەوانەی درۆیە کە تەحتناوە مێژوو کە هەمان چیرۆگە لە درۆزنانەست لە دڵە هیچ ئیمپراتوریەتێک نەهات کەسە دەرەوە ئەگەر دەوڵەت میلەتە ئێرانی لە دڵە ئیمپراتوریەت هات بێتە دەرەوە لە دڵە ئیمپراتوریەتە دارزاوە ئێرانی هات بێتە دەرەوە ئەمجار بە 2500 ساڵ ئەم دەوڵەت میلەتە کۆمەلگای ئیدارە کردووە کاری لەشکری و کشوەری بووە ماڵیات و باج و خەراجی وەرگرتووە مؤسسەی داناوە جۆرێک لە سیستەمە ئابووری بەڕێوە بردووە جۆرێک لە تەقسیماتی کردووە ئەمانە ئەنستیتۆ دروستەکە دامەزراوە دروستەکە یەک دامەزراوە لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست بە درێژایی نەمێژووی 1400 ساڵ بە درێژایی مێژووی 2500 ساڵ مەوجود نییە کە تەداومە تاریخی کردبێت ئڤلوشنی کردوێت گۆڕانکاری بەسەرۆهاتی ئۆتۆ بڵێ ئەمە مؤسسەی منە ئەوەی لە عێراق مەوجودە لە ئێران مەوجودە لە تورکیا مەوجودە هەمووی لە ڕۆژ ئاوا هاتووەتە ناو ناوچەی ئێمە و دەورانە متەئەخرە ئەگەر لەمە تێگەیشتین ئەو جار بنیاد ئیمپراتوریەتە تۆ درۆ لە ئاو دەرتێ بۆ لەبەر خاتری ئەوەی تۆ وەختی حکوومەتێک دانی کە هەموو دەسەڵات ئەخەیتە دەسە پادشایەک ئەخەیتە دەسە ڕیاسە جمهورێکی مادام و العومر ئەو وەختە تۆ بە کێشە ئەخۆی کەی ئەو کاتەی کە گەرەکتە جێنشینەکەی دابنی لەکەی لە دەورانێکە کە خەڵک سوژەیە حکوومەتە لە دەورانێکە کە باسە دموکراسیە لە دەورانێکە کە باس ئەوەسە کە شەرعیەتە دەسەڵات لە ڕێگەی ڕازیبوونە خەڵکەوەتێت نە لە ڕێگەی خوداوەندەوە نە خوداوەند شەرعیەتی پێیان دابێت کەواتە دەوڵەتە ئێرانی کێشەی ئەوەسە ئەگەر ئەم شەخسەی کە ئیستا ئیجماعی لەسەر کریاگەن بە عنوانە وەلیە فەقیح دانریاگە سوحا بمرێ سازوکاری یاساییە کە خەڵک قبولی کات چییە کە جانشینەکەی قبولکە جێگەنشینەکەی قبولکە موجود نییە بۆ خاترەوەی تۆ هیچ وەخت لەم بریتانیا ناتوانانی بڕۆی چارلز بکوژی و بڕۆی لە جێگەی چارلز دانیشی ملە پێنادەن لۆردەکانە بریتانیا ملت پێنادا یاسا و ڕێسای بریتانیا ڕێت پێنادا عورفە بریتانیا ڕێت پێنادا ملت پێنادەن بەڵام لە ئێرانە هەر کەسێ لەسەر کورسیە دەسەڵات دانیشت ئژنەوە خوا پێداگە ئەوە فەڕی بوو لەسەر ئەو کورسیە دانیشێت کەواتە وەختی عەلیە خامنەئی بمرێت ئەم ئێرانە 72 میلەتە بە کۆمەڵی کەسان کە ئیستا لە جێگەی حاکمیەت و دانیشتگن ڕەنتیان وەرگر کە پارەیان دروست کردگە تۆڕی ئینسانیان دروست کردگە ئەمانە ئیجماع ناکەن لەسەر یەک کەس گشت کەسێژە من بۆ لەسەر ئەو کورسیە دانەنیشم کە ئەو لەسەر ئەو کورسیە دانیشێت هەزاران هەزار نەفەر ڕەنتخۆری تازە تێرێت و ئەوانەی کۆن دەرەکە بۆیە حەمەعەلیە هۆماین کاتوزیان ئێژێت لە ئێرانە خاوەندارێتی مالکیەت هەبوونە پرۆپەرەتی حەق نییە پرڤیلێجە ئیمتیازە بۆیە هەر حاکمیەتێک کە تێت ڕەنتخۆرە خۆی چڵکاوخۆرە خۆی دروستەکات ئەمە چڵکاوخۆر نییە کە ئەمە ئەشرافیەت نییە کە دەسەڵات دروستەکە دەسەڵاتە کە ئەشرافیەت دروستەکە ئەگەر لەم قەیرانە بنیادی دەوڵەتە ئێرانی تێبگەین عەلیە خامنەئی لە پڕێکا بمرێت نەیسپاردی بێتە دەست یەکێکی تر لە ئێران شەڕە ناوخۆی دەست پێکە لەبەرەوەی لە ئێرانە تۆ میلەتێکە بەناوە میلەتە ئێران بە شێوەی عەمەلی نییە ڕاستە تۆ واقعێکە بەناوە ئێران هەیە ئەم واقعە لە ڕێگەی پوڵ و کۆنتڕۆڵکردن و وابەستەکردنە ژیانە ڕۆژانە و پەیوەندی ئینسانەکان لە ڕێگەی ئاڵۆگۆڕکردنەوە مجموعەیە بەشەری لە کەناری یەکتریا داناوە کە هیچ ڕەبتێکیان بە یەکتری نییە بەڵام بە مەحز ترازانە ئەم سەرە و خیاڵە ئەم سەرە ئێران تووشی قەیران و شەڕە ناوخۆیەوێ ایالات متحده ئەمریکا کە خاوەن ئەم قەڵەمڕۆوە بازاڕیە ئێرانەسە و ئیسرائیلێ کە مەئموریەتە ئێرانە بیپارێزێت و ئێران مهمترین دەوڵەتە یەهودە ئەمەسە یەکتری تەکمیلکن لە شانۆگەری لە شانۆگەریەکە کە ئەگەر بەهاکەی بینیشی 1 ملیۆن ئینسان بکوژێ مادام تۆ بمێنیتەوە بە مەبەستەکە گەیشتون هەنا ئەرند لەسەر چی یەهودی تفیان لێ کرد هەنا ئەرند دەری خست لە کاتە جەنگە جەهانی دووەمە لە ماجەرای کانستراکشن کەمپەکانە سەرانی یەهود دەست بژاردەی یەهودیان ئەکرد و تەحویلە ئەڵمانیانەدا
بۆیە پیانوت قەحبە پیانوت درۆزن پیانوت یەهود کوژ پیانوت زدە یەهود و پیانوت تۆ دوژمنی و یەهودە خۆش ناوێت کەواتە مەبەستە لەم شەڕە پێشگرتن با من لەگران نوکتەیەک بێژم بزانە ئێمە حەزەکەین هەموو شتێ زلکەین ئێمە لە کووردا حسێب و کتێب نازانین مەسەڵەن ئاغای هەڵەگەڕێ بە نۆکەرەکەیژی هەڵسم 2000 شەقەتی هەڵدەم کابرای نۆکەرێژی ئاغەیان تۆ یا حسێب نازانی یا 2000 شەقنەوە شانگە ئێمە دائیمەن ڕقەمی گەورەیەژین زلیەوەکەینەوە موساد زۆر بە قووەتە چۆن موساد بە قووەتە ئەی ئەوە نییە موساد بە کەوکوژی تا ئێستا سەدان کەسی باڵای دانشمەندی هەستەئی و نەوەوی و سەرانی سپای پاسداران و کەسایەتی جۆراوجۆری لە ئێران کوشت کاکە ئەمە کاری یەک دەستگای جاسووسی نییە تۆ لە تارانێکی 10 میلیۆنیە بۆ کەسایەتی مهمی ئاوە کە دەدانە سەیف هاوسی هەز ڕاست دەست بنێتە سەر ئادرسەکەی لێ بەی بیکوژی لە لادێکەی خۆیانە ڕاست دەست بنێتە سەر ئادرسەکەی بیکوژی ئەمە کارە یەک دەستگای جاسووسی نییە ئەمە کارە حاکمیەتە بەشێ لە حاکمیەتە کە خەریکە لەگەڵ ئیسرائیل هاوکاریەکە ئیمکانی نییە هیچ سیستەمە جاسووسیە لە دنیا بتوانێت کاری وا بکە تۆ فەزای شەڕ ئەخولقێنیت خەریکی بەرە بەورەکە پاکەکەی تۆ مزاحمەکان لەسەر ڕێگە لا ئەوەی گەرادا ئەنێ بۆ سەرکوتەکانی تر لە ژێرە ناوت دوژمن دەردەمە کاورە داخەی مەسەلەن یەکی لە تاکتیکەکان وەزارەت ئەتلاعات ئەوە بوو ئەوسا بە کابرای ئەو تۆ ڕۆشتووی ئیشی دەرمانە کردووە لە تورکیا تۆ ڕۆشتووی ئیشی قاچاقی نەفەرە کردووە لە تورکیا کابرای و نەوەڵا ئەو سەگ باب بە من بێژە ئەو جارەی ڕۆشتی بۆ ئیسرائیل چیت کرد کابرای بە قوربانە بم واللهی من ئیشی نەفەرم کردووە ئیسرائیل لە چووم کەواتە ئەمە خەریکە بازنەیە لە خیانەت دروزەکات تا کەسەکانێکە مزاحمن لەسەر ڕێگەی پاکی کاتەوە ئەم ئتفاقە کەوت بەڕای تۆ ڕێکەوتن بۆ ئەو کوشتنی ئەو کەسانە تەبیعەتەن لە نێوان ئیسرائیل و ئێران و ئەمریکا تۆ ئیشی بزانین هیچ کام لەم کەسایەتیانە ئینسان هەی مهمێک نین تۆ کۆمەڵی ئینسانە هاورگە دز و جەردەت هاوردگە کردکتە بە حاکم مثالێکە بۆ لێبم هەر لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کۆمەڵی پێشمەرگە بۆ شاخە بوون هاتک نەخوارەوە هاوارەکەن ئێژن وڵا دەستمان بە هیچ کوێ ناگات هەرچی کۆنەجاشە هاتووەتەوە ئیستەمە ئاش ئەگرێت و پێگە و پۆسی هەز ئێمە دەرکریین ئەزانی بۆ دەرکریان لەبەرەوەی ئەمانە کە بە شاخەوە بوون نەمەعریفەیان بوو نەزانیان بۆ شۆڕشیان کرد نە هیچ میهنەیەکیان بوو ئەوانەی کۆمەلگایان لە کاتە سەحاب حوسێن ورد بەڕێوە کێ بوون ڕەفیق حیزبیەکان بوون کوێن بەڕێوە ئەبرد ئیدارەی مالیەیان بەڕێوە ئەبرد بیمارستانیان بەڕێوە ئەبرد ئیدارەی کارەبایان بەڕێوە ئەبرد کە تۆ هاتی کۆمەلگات گرت تۆ بازرگانە گەرەکە قاچاقچیت گەرەکە متوەجێ بووی تۆ کەسێکت گەرەکە کۆمەلگات بۆ ئیدارەکە مەجبوری بڕێ کارمەندەکانی کۆن بێنی تۆ دیسانەوە کارە بۆ بکەن کەواتە هیچ کام لەمانەی کەوانە ناوە دەوڵەتە ئێرانی ئینسانە گەورە نین ئینسانە تایبەت نین تۆ بەڕاحەتی ئەتوانی ئینسانێت تا ئێستا پەروارە کردووە سەری بڕی یەهودی شتێکیانەس بە ناوی سکیپگەوت بزنێک کە تۆی لە تاوانەکان دەرەکە یەهودی هەرچی گوناحیانە کرد بزنێکیانە هاورد دەستیانە خستە سەری گوناحەکانی خۆیان ئەدا بە ملیا بەریان ئەدا بە بیابان گورگ بیخوا تۆ وەختێک کابرایە تێرێت تۆ تێرێت پارەت پێدا گەورەت ئەکات جنایەتە پێ ئەکات دزی پێ ئەکات فزی پێ ئەکات ئێشێ بزانی لە وەختە خۆیان سەرە ئەوڕێت لە وەختی خۆیان کە گەرە کەسی گۆڕانکاریە دروستکە ئەو تاوانەکان بە ئەستۆ ناگرێ خاتەمە لە تۆی پێکوژێت ئەگەر لەمە تێگەیشتین لەم تەحلیلە تێگەیشتین بڵێ ڕێکەوتنە نێوانە ئیاڵەتە متحدەی ئامریکا و ئێران بوو ئێران دەستکردە ئامریکاس ئێران فەرمان ئەوە لە ئەمریکا ئێران فەرمان ئەوە لە بریتانیا و ڕۆژ ئاوا ئێران داڕژاوی دەسە ئەوانە جمهوری ئیسلامی هات ئیسرائیل لە خاوەرمیانە بپارێزێ کاکە ئیسرائیل 20,000 کیلومتر مربعە 20,000 کیلومتر مربع نێ لە قەبارەیە دەوڵەت میلەتیشە چ بگا بە زلهێزێکی ناوچەیی نە خاکی هەیە نە شەرەفی هەیە نە شناسنامەی هەیە نە گەورەیی سەرزەمینی هەیە تەوان و پۆتەنسیێڵی نییە کاکە تۆ بەمەی کە کۆمەڵێک چەکە پێبەن وەکو پادگانە نظامیەک ئەم چەکانە لە نقطەیەکە و بەهاوی تۆ ناکا بە ئیمپراتۆریە نەخێر نییە ئیسرائیل بەس بنکەیەکی سەربازیە کە ئیاڵاتە متحدەی ئەمریکا تەدمیری ئەکا چەکی پێدا ئەم چەکانە ئەهاوێ بە ناو چەکە
يعني اما كاكجان اما نبي ايجن دولات نبي ايجن هيجموني تو ناتواني هيجموني مشتي يهود بروشالاتنا وراستا دابني ناتواني لقباريكا كأمانة دولتي كي قورين نيان حزارتي كي قورين بينية خاكي كي قورو قستردان نية أم أداو أصولة ناتواني بكي لذا بكومالي نمايش للدجايتي دروزناني يكتريا در الدمقش كسي داخي بزانا كاكي جان أمانة نانوت إسرائيل شوار سبار دفاعي موشكي هز شوار سباري هز دي اما ديما فشلاو درات خو فشلاو درات لبر اوي كاكيان كاورا لأولو تشاو لزاقا كتو تسنيم بويد هيقل ايجي دو خداقاه لبرانبر يكتريا قرار اقلن قرك يعني خوان بسبين بسر يكتريا شر دس بيكا اوي تسليم بويد ابيبا كويلة اوي سر اكوي ابيبا آغا اگر يكيان بمري كسيان بنيت ناقن نكسبو بكويلة نكسبو بآغا لذا تو ايشي دائما كارب كي للشرع تسليم بوني دروس بيد ام قصه فيرا خلقيان كردوه پلامارتيان دا تسليم بوا كويلة سازية چون اگر خلق تسليم نبيت شر لقلاكا شري كلقلا كردي كويلة دروس نابي كاك بيمان اساكا تو بس لو كريكا شركا شانو قريه بوا سيناريو بوا وايا اتبعت محل السنتاي شوتم چون دسي بيكر شانو قريو سيناريو بوا و چون وستاو كبراو بو والله ام دوهانا وستانك اوي كطاقتي شانو سيناريو انما كبراوك بو بوچوني تو چه بو چون بو نعم اما نوستاوا ام شر نوستاوا شركه شر الروخانه ايرانيه شر غورين دموچاوا شركه لقل كوملغاكس لقل اقليانيتي منوتوس لقل اقلانيه الجهانه ام شر نوسياغا بلام او روكش الظاهريه كاوستي لبر اوي نبي بشر جدي نظام السلطه شر جدي ناكات قد شر جدي ناكات شر واقعي ناكات من هر لو مصاحبه كيف يشوتر نموت بابا لعلي خامنئي بيكوجن ديمونا ياكوشت من نموت علي خامنئي ناكوجن نموت كركاني ناكوجن ام قشت هاشو هشيانه نكر وتيان كوكوج ان كوجين بونا ينكشت سرچينا ينكشت كابرا فرمانده سباي بازداراني كشكه رئيس الستاد كل النيروهاي مسلحي كشتغا فرمانده هوافزاي كشتغا كاكجان زانا دانشمند وق ايشي برهم هنانا لدنياي امرو زور بيروز لنيوانا خلقا زانكو جيجي كي زور قولز زانكو دانشمندي كشكا لقلج نكيا بو علي خامنئي ناكوشي اگر علي خامنئي بكوشيت دي ابي بشر جدي خو ايران ارواتنا وتجزيه ايران ارواتنا والشر داخلي امريكا بو امكارناكا من روج اولش نموت امريكا 500,000 نفر نيرو يقركا نموت لقل حبونا 500,000 نيرو بو داگير كردن ايران رابرين خلقي شي قركا وقلنا 4 مليون سربازي قركا اگر امريكا بيتو ايشي وابكات او جار روسيا نايالي متفاق بكوي چين نايالي باكستان نايالي افغانستان نايالي چون اگر بيلن امريكا بنيرا كري اقرا باشكراي عالم داگير كات پلامار اواني شدات كاك بيمان ويستكا او نبو كإسرائيل پلاماريا بو اوي كوا خلقي خوب شاندان كان لرقي خوب شاندان و لرقي نارزايتي او بروخين بلان كات الزاني خلقي او امدان تاني بو يشركي الراقرت شركة رانا جيراوة بلي سرتا وابو قركيان بو لبيسو 4 ساعات اولا دمامك دولة ايران بقرن نچو حساب كتابة كان غلط بو بويان جيبجي نكريا بمشتي دروزنو اواني ناوخو بشي لحاكميته بيت الرهبري نشد خلقك نهاد بدميانو فزاك بجلجينن ليو دوا كاركي تيابكن بردواميان كرت استش كأميان الراقرتوا بالا شر جدي بروينا دروا استا لبشت تبعات الشركة شلو اكن بقوران كاري هم لإسرائيل وهم لإيران كي امكاريكا بيت الرهبري ايكاد كي امكاريكا اواني تريكن بلام بدل نياية وبويا ناتشيتا بيشوا ديسان بويا ناتشيتا بيشوا بابزاني هيمني ايران شكا هيمني جمهورية اسلامي شكا اسرائيل شكا من سرتاش بجناب وتم انبازيه كدسيان بيكرغا وادي على اسرائيل شي نابود بينابود اكري كايكا خريك بو جدي ابو وام جدي بونا بردوان بوايا
تەواو بوو داستانەکە بۆیە ڕایان گرت ئێستا لە سەدحێکی ترەوە بەردەوام یەکەن دائیمەن تۆ پلانە بیت هەست پلانە سیت هەست پلانە دیت هەست تۆیشێ بزانی ئەمانە لە سەرفکردنە پارە بەکارهێنانە هێزە مەیدانی و خەڵکی هیچ سڵێ ناکەن. کاک پەیمان کۆتا پرسیارمان ئەوەیە بەڕێی جەنابتان ئەم شەڕە ئەگاتە کوێ چی بەسەر دێ ئەم شەڕە ئەگاتە کوێ و چی بەسەر تێ بەڕێیەوە بزانە ئەم شەڕە ئەگاتە کوێ و چی بەسەرتێ من دوو گریمانە بە جەنابە دەدەم من بە تۆ وتم ئیسرائیل دەوڵەت نییە ئیسرائیل کە دەوڵەت نییە کە دەوڵەت میلەتیش نییە گەرە کەسی هێژمۆنیک لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست بێ ئەمە مەخدور نییە بۆی ناچێتە سەرەوە ئیمکانی نییە. دوو دەوڵەتە ئێران دەوڵەتە ملیە ملەتێک بە ناوە ملەتە ئێران نییە ئێمە نە ملەتە ئێرانمان هەست نە ئەم چیرۆکەی سەبارەت بە دەوڵەتە ئێران قەیرانە بنەڕەتی هەست ئەم قەیرانە ملە دەوڵەتە ئێران ئەشکێنێت ئەم قەیرانە یەکێک لە سەبەبە گۆڕانکاریەکانە مهمی ئێمەین و ئەمما پڕ لە سەبەبە گۆڕانکاری بزانە کاکە گیان ئەم جگەرەیە ئەتوانی ئەسڵحە بێ برسێتی ئەتوانی ئەسڵحە بێ تینوێتی ئەتوانی ئەسڵحە بێ تۆ وەکو چەک بەکاری بێنی بیکەی بە چەک لە سەردەمە شەڕە ناپلئۆن و رووسیا تۆڵستۆی لە کتاوە جەنگ و سڵحە بەحسە چۆنیەتی دەرگیربوون ئەکات لە ژنرال کۆرتۆزۆفە رووسی لەگەڵ ناپلئۆن بۆناپارتە ئەمە کۆرتۆزۆفە کە سەرمایە رووسیا ئەکا بە چەک بەچی بە دروستکردنە سیاسەتە عەرزە سوتاو سیاسەتە عەرزە سوتاو چییە سەرزەمینە رووسیا ساردە بەڵام لە ناوە سەرزەمینە رووسیای ساردا ڕووس ئەژیت چون ئینسانەکان ئەژین بەرهەم دروستەکەن خۆراک زەخیرە ئەکەن سوتەمەنی دائەنێن بنکەیان هەست هەر حێزێکی بیانی بێتە ناویان و ئەتوانێ بژیت لەو گەرما جلوبەرگ لە بەرەکات لەو سەرما جلوبەرگ لە بەرەکا خواردنی دەست ئەکەوێ شوێنی حەوانەوەی هەست کۆرتۆزۆف ئەوەی لە مەسیرە ئەرتەشە ناپلئۆن بوو حتا مۆسکۆ هەرچی لادێ سووتاندی هەرچی خواردەمەنیە لە بینی برد هەرچی سوتەمەنیە لە بینی برد کەواتە عەرزە سوتاو تۆ بە ئیلتجایە 1000 کیلومترۆ هاتیتە ناوە دڵە رووسیە کە هاتە ناوە مۆسکۆ یەک کەسی تیانە بوو مۆسکۆ بە ئینسانەکانیەوە گەرمە بە ئینسانەکانیەوە شارە نەبە بە بیناکانی کەواتە کۆرتۆزۆف سەرمای کرد بە چەک تۆ لە هەرچیش دەتوانی چەک بخۆڵخێنی ئێمە با تووشی ئەم غەڵەتە نەبینم قسە درۆزنانەی کە کورد درۆنی نییە شەڕی پێ ناکرێ کەسێ ئەم قسە ئەکات کە ئینسانێکە دنیا لە منزەری خۆیوە یەک تاکە کەسە بینێ یەک گیان لە منزەرە حاکم و نایبینێ حاکمە وڵاتێکە 10 ملیۆن ئینسانی واتیە 20 ملیۆن ئینسانی واتیە لەشکر ئەتوانێت دروستکە 500,000 نەفەر کاک پەیمان کاتمان زۆر نییە پێم وایە بێت تەنها دوو خولەکێک کاتمان هەیە ئەگەر پێمان بڵێ ئەنجامی ئەم شەڕە ئەم بەریەکەوتنە ئەم سیناریۆیە ئەگاتە چۆ ئەنجامی ئەمانە ناچارن ڕۆژهەڵاتن نوین بخڵخێنن تازە بخڵخێنن ڕۆژهەڵاتن تازە دەوڵەت میلەتی بێ چیرۆکی ناسیۆنالیستیە دەوڵەت میلەتی بێ چیرۆکی ناسیۆنالیستی کە لە ئیتحادە خاوەرە میانەئی وەکو ئیتحادیە ئوروپا ئەحیانەن ئورشەلیم ئەبەسێتەوە بە تاران ئەمە نیەتی ئەوانە لە ئەسڵا ئیمپراتوریەتی یەهود دائەنێن گرنگترین دەوڵەتی یەهود لە جیهانە دەوڵەتە ئێرانە گرنگترین دەوڵەت بزانە ئێمە دوو چیرۆکمان لە یەهود هەست یەهودیەت دینە یونیڤرساڵ و جیهانیە ئیسرائیل دەوڵەتە قەومیە قەومە بەنی ئیسرائیلە ئیسرائیل ئەگەر مێژوویە 3000 ساڵە بێ سەردەمانێک تەشکیل ئەوێت کە قەومە کۆی لە کریاگە بەنی ئیسرائیل لە مسرەوە ئەگەڕێتەوە ئەرزە کەنعان بە دەلیلە تایبەتمەند بوونیان خودای مەخسووسیان هەست دەوڵەتە مەخسووسیان هەست کە خدمەتە قەومێ بکە دەوڵەت خدا خدمەتە قەومێگەکە ئەمە دەوڵەت قەومیە ئۆکەی بەڵام کە ئیسرائیل لە دەست ئەدەن هەر لە چیرۆکەکانە خۆیانە پەرش و بڵاو ئەبنەوە بە دنیا پاشان کوورش لە بوخت و نەسر نجاتیان ئەدا بەجێ ئەوەی کە بڕۆنەوە یەهودیەی خۆیان تێنە ناوە ئەسفەهانە ئەمڕۆ لە دڵ سەرزەمینە کوردەوارە جێگەی دائەنێن بە ناوی یەهودیە ئەمە ئیتر یەهودیەتە دینە یونیڤرساڵە ئەمانە لە قەومی بوون دەرتێن کەواتە ئەوەی تۆ لە ئێران ئەیبینیت یەهودیەکانن کە بە دەوڵەتی یەهودی ئەزانن با من یەک بەڵگەت پێ بەم
هل لم سردمي مودرنا كتو كارمند جركة تا دولة دروسكي مؤسسات داعني تو كارمندي بسرو داعني يكم مدرسة كان مودرن لإيران مدرسية أليانس يهودي مدرسية أليانس يهودي كارمند پرورده أكا بو دولتنا وبنياد إيراني حما علي زكاء الملك فروغي يهودية قشتيان ببنشق يهودين تمام أما لانيتو ايويني يهودين من لقرا زديتت متك يهودانية من حق زديتي نية رقو كينش مليانية من باس واقع كموامناوية اوي كتو ايويني بلانيك من حزأكم من معلمة قورة كانم يهودي بوغن ماركس يهودي بوغن هايدي ببخشن أدورنو يهودي بوغن مكتب فرانكفورت يهودي بوغن فرويد يهودي بوغا تمام كلام اللي ما تكا إريك هابسبام يهودي بوغا من رقم ليهودينية هانا أرنت يهودي بو أيزيا برلين يهودي بو مسألة رقنية مسألة خوين دنوي أو سك من شون سياسة لمنزل كردبون مواكم شون برجواندية كرد أباريزم هدف أمانة خلقاندن شناس نامز بو أوروباي تازة بيجيشتو شناسنامي أمانة كزمان وسم ملك بدري وسم ملك آباء وأجدادي مثلا جناب درويت السليماني للسليمانية بي بسرماية دار كاتك بول دار أبي زور وزع باشا بير لو أكيتو أمد صلاتي توري شي قركا توري شي السليمانينية تو لبابانا كاني بنياد جزار السليمانينيد وبير أكيتو تو خلقي شارزوري مثلا بعصل تو أقريتو ملكي باوك بكريتو همو آواجيكو هوارگا كان بكريتوا كوشكيكي قوري تيادا بني علي او شناسنامي منه شناسنامي اوروبا چيه دوشتا سرزمين موعود أديان إبراهيمي يونانيا مصادرة كرقا بشرية غربي دو معلمي هز يا أتنا يا أورشليمة أما أنا قركيانا أو إمبراطورية السر وكو ناسنامية حزارة تمدنية خويانا وكو بشر روحانية كان بيرنوا بلام بوجورين خلق فكركاتو تشيلو كآخر الزماني وشر أرماغادون وأمانة بشيوي تكنيك مادية دنياي أمروس كاك بما تاشن بويانا تشتسر كاك ما بويانا تشتسر سبب ميدانية كان واقعية كان شتيكي ترن أوي تولى بروجا داي أني شتيكي ترى شي ديت ببرواية من إما توشة مشتومريكي دريش خايني چند سالة أبين كلا دل أما هم دولة إيراني هزيز أكا هم إسرائيل هزيز أكا أما أنا خوانين خو هردو كان زليل رسواء بن براي طبيعة إن شاء الله وين بيكين إيران وإسرائيل بلي من جاري بيشوتري شو تم زور قش بينم إما خومان أمان ما نبرو أم هالديرة هاوردقا بناسين قيران بنرتيان لناو بازيكا أو جورة بازي لكن كأوان بازيكا قرانا وكان أوان قبول لكن بزانا خويندنوي من سونجي حيج آيني كي بيوانية رقو تنفر برامبر بحيجيك نية ريال بوليتيكا بو بدسها وردنا برجواندي خلق كرد وقرانوي سرزمين كردان من شورش غير كردم نقومي نئرقي ننجادي بو باوريك خوم هونيق مسو لكرديتا كواتا اوي كتو ايويني سياسة ارز واقعة بازية ارز واقعة ايما لسر شرايط مادي والروح الروانية كاريك امانة ايكن دخالتي تياكن امانة تياسر كوتو نابن سبب قران كاري اوند زورة تياسر كوتو نابن زور سباس كاك بيمان بس خوش بيخ هر بجيت